هێرشکردنە سەر کۆنگریسی ئەمریکا لەلایەن لایەنگرانی ترامپەوە کە دەیانویست ڕێگری لە کۆنگریس بکەن سەرکەوتنی جو بایدن پەسەند بکات 3 ساڵ لەمەوبەر لە 6 2021 ڕوویدا، بەڵام سەرۆک بایدن دەیەوێت ئەمریکیەکان لە بیریان بێت. ناڕزایەتی گێرەشێوەنەکانی ترامپ ئاشتیانە نەبوو، بەڵکو هێرشێکی توندوتیژ بوو. بایدن ڕۆژی هەینی هۆشداریدا کە هەوڵەکانی ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بۆ وەرگرتنەوەی دەسەڵاتی کۆچی سپی لە ساڵی 2024 هەڕەشەیەکی جددی بۆ سەر وڵاتەکە دروست دەکات. ترامپ ئەو کارە ناکات کە پێویستە سەرۆکێکی ئەمریکا بیکات، ڕەتی دەکاتەوە توندوتیژی سیاسی ئیدانە بکات، بۆیە بەڕوونی گوێم لێ بگرن. من شتێک دەڵێم کە ترامپ نایڵێت توندوتیژی سیاسی هەرگیز لەلایەن سیستەمی سیاسی ئەمریکاوە قبوڵکراو نییە، هەرگیز لە دیموکراسیدا جێگەی نابێتەوە هیچ کاتێک. بایدن دیموکراسی بە دۆزێکی پیرۆز ناوبرد و بەڵێنیدا بەرگری لێ بکات. تونترین هێرشەکانی دژی ترامپ دەستی پێکرد کە شیانی هەیە لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی مانگی 11دا ڕکابەری بێت. ترامپ هەڵمەتی هەڵبژاردنەکانی ساڵی 2024 بەگردبوونەوەیەک لە ویلایەتی ئایاوە دەست پێ کرد. تۆمارەکەی بایدن هێڵێکی بێفچڕانی لاوازی و بێتوانایی و گەندەڵی و شکستە، جگەلەوەش دۆخێکی تەواو باشی هەیە. ئایاوانیە ئەوە لیستێکی دوور و درێژە، وایە هەر بۆیە نمایشی جۆی تەڵەکەباز ڕووداوێکی بەزەیدار بۆ هەڵمەتی ترس و دڵەڕاوچێ ئەمڕۆ لە ویلایەتی پێنسیلڤانیا. هێرشکردنە سەر ترامپ قۆناغێکی نوێیە لە هەڵمەتی هەڵبژاردننی بایدن. ڕەنگە گرنگجیدان بە هەوڵەکانی ترامپ بۆ پێچەوانەکردنەوەی هەڵبژاردنەکانی ساڵی 2020 و مەترسیەکانی سەر دموکراسی کلیلی ڕازیکردنی خەڵک بێت بۆ ئەوەی دەنجی پێ بدەن، چونکە بایدن لە ڕاپرسیەکاندا ڕوبەڕووی ژمارەیەکی ناومێدی دەبێتەوە و ساڵی 2023 بە تەنها 39% پەسەندی کۆتایی پێهات. قسەکانی ئەمڕۆ بە سادەیی ئەوە دەردەخەن کە بایدن لە هیچ شتێک سڵ ناکاتەوە بۆ لادان لەو ڕاستەی کە خراپترین هەڵاوسانی لە مێژووی ئەمریکادا هەیە. ئێمەی خستۆتە لێواری جەنگی سێمی جیهانیەوە و لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ڕێگەی داوە سنووری باشوور لەژێر سەرکردایەتی ئەودا بە تەواوی دارمێت. لە کاتێکدا بایدن قسەی کرد، هەڵمەتی ترامپ ڕایگەیاند بایدن گەورەترین هەڕەشە بووە بۆ سەر دیموکراسی و سیستەمی قانونی لە دژی نەیارە سیاسیە سەرەکیەکەی بەکارهێناوە. ترامپ بە 91 تاوانی گەورە تومەتبار کراوە، لەوانە هەوڵدان بۆ هەڵوەشاندنەوەی هەڵبژاردنەکانی ساڵی 2020 بە پێی تومەتی جیا لە ویلایەتی جۆرجیا و حکوومەتی فیدرالی. ئەو ڕەتی دەکاتەوە کە هیچ هەڵەیەک لە هەمویاندا هەبێت و بە جیاوازێکی بەرفراوان لە نێوان کاندیدا کۆماریەکان لە هەڵبژاردنە سەرەتاییەکاندا پێشەنگایەتی دەکات. ئاماژەی بەوەش کردووە ئەگەر سەرکەوتن بەدەست بهێنێت، حکوومەتی فیدرالی بەکاردەهێنێت بۆ سزادانی نەیارانی سیاسی. ئەمەش نیگرانیەکانی لەبارەی ڕەوتی دموکراسی ئەمریکاوە هێنایە ئاراوە. مەترسی ڕاستەقینە هەیە و پێویستە بە تەواوەتی کەم بکرێنەوە. پێم وایە بایدن لە سەرەتاوە هەوڵدەدات ئەوە بکات وەک بەشێک لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی. ڕۆژی هەینی دادگای باڵا ڕەزامەندی دەربڕی لەسەر جۆگرتن لە تانەدان لە بڕیارەکەی مانگی ڕابردووی دادگای باڵای کۆلۆرادۆ کە ترامپ ناتوانێت لە دەنگدانی سەرەتایی کۆماریەکانی ویلایەتەکەدا ئامادە بێت، چونکە لە یاخیبوون و ئاژەوەجێڕیدا تێوەگلەوە. هەروەها مین بەهۆی کارەکانی دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2020 ترامپی لە دەنگدانی هەڵبژاردننی سەرەتایی لە ویلایەتەکەدا قەدەغە کردووە. بۆ پاچی وێدا کە سوارە حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.